کەرتی گەشتوگوزاری هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە گەشەی کردو ساڵانە ژمارەی زۆر گەشتیار ڕووی تێدەکات. بەڵام بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ڕاگررتنی گەشتە ئاسمانەکان و داخستنی دەواازەکان و قەدەغی هاتوشەی بە دوای خۆی داهێنا ئەم کەرتەی لە جوڵەخستووە. بەرپرسانی کەرتی گەشتوگوزاریش دەڵێن ئەگەر جوڵەی گەشتیاری ئاسایی نەکرێتەوە ئەوە هەمووان بە چای خۆمان داڕمانی کەرتی گەشتیاری هەرێم دەبینین. نادر ڕۆستایی و تەبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێم ڕایگەیان ڤایرۆسی کۆرۆنا لە زۆر لاوە سوود و زیانی پێگەیاندون. تەنان بۆ هەندێک کەس و بازرگان زۆر بەسوود بووە چونکە بابەتەکانیان بەهۆی مەترسیەکانی کۆرۆناوە بازاڕیان گەرمتر بووە. بەڵام کەرتی گەشتیاری بەگشتی زیانی زۆری بەرکەوتووە، بە تایبەت کەرتی تایبەتی گەشتیاری واتە خاوەن میوانخانەکان و چێژخانە و کۆمپانیا و سەرجەم بنکەکانی گەشتیاری. لەناو ئەمانەشدا خاوەن میوانخانە و کۆمپانیاکان ڕەنگە زۆرترین زیانیان بەرکەوت بێت، بەو پێی کە هیچ ڕێگە و دەواازەیەک نییە گەشتیار لێوەی بێتە نێو هەرێمی کوردستان. ئەمەش بۆتە هۆی چۆڵبوون و بێکاربوونی ئۆتێلەکان و بنکەکانی تری گەشتیاری. ڕۆژی گیان لەگەڵ بەردەوامبوونی هەڕەشەکانی کۆرۆنا بۆ سەرژیانی هاوڵاتیان و توشبوونی بەردەوام، بەڵام خەریکە ژیان لەگەڵ هەبوونی کۆرۆنا ئاسایی دەبێتەوە، گەشتەکان دەست پێ دەکەنەوە. زۆرێک لە وڵاتان دەواازە و سنوورەکانیان بەڕووی گەشتیاران کردوتەوە و خۆیان لەگەڵ ژیانی سەردەمی کۆرۆنا دەگونجێنن. لەگەڵ هەموو ئەمانشدا ڕێوشوێنەکانی خۆپارێزی بەردەوام باشتر و تونتر دەکرێن. وتەبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێم ئاماژەی بەوەش کرد لە 6 مانگی ڕابردوودا زیانی زۆر بە خاوەن بنکەکانی گەشتیاری کەوتووە، تاوەکو ئێسەش بەردەوام زیانیان پێدەگات. بەشێک لە شوێن و بنکەکان مایەپووجبوونی خۆیان ڕاگەیاند و هەرسیان هێناوە. ڕۆژ دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێت، واتە شوێنی گەشتیاری بەرەو کەمبوونەوە دەڕۆن. پرسیار ئەوەیە ئایا ئەگەر هاتوشۆی گەشتیاری نێوان پارێزگاکانی هەرێم ئاسایی بکرێتەوە چی لە بارودۆخی شارەکانی هەرێمی کوردستان دەگۆڕێت؟ ئێستا بارودۆخی هەولێر و سلێمانی چ جیاوازیەکی هەیە؟ یان بارودۆخی هەندێک شاری عێراق و هەرێم چ جیاوازیەکی هەیە؟ کۆرۆنا لە سەرجەم گیان بڵاو بۆتەوە، چارەسەر لەوەدا نییە ڕێگری لە بازرگانی و هاتوچۆ و جوڵەی گەشتیاری بکرێت، چارەسەر لەوەدایە ڕێوشوێنی خۆپارێزی و پابەندبوون زیاتر بکرێن. وتەبێژی دەستەی گەشتوگوزار تەکید دەکاتەوە ئەگەر هەنگاو بە هەنگاو هاتوچۆ و جوڵەی گەشتیاری ئاسایی نەکرێتەوە ئەوە هەمووان بە چاوی خۆمان داڕمانی کەرتی گەشتیاری دەبینین. ئەمەش ئەرکی یابووری حکومەت هەرێم چەند ئەوەندەی تر گرانتر دەکا و کێشەی لابەلای زیاتری بۆ دروست دەکات. لە کۆتاییشدا دەپرسێت سەرەڕای هەڕەشە بەردەوامەکانی کۆرۆنا لەسەر جیهان چۆن جوڵەی گەشتیاری لە زۆربەی وڵاتانی جیهان ئاسایی بۆتەوە.